100 ساڵ بەسەر لەدایکبوونی ئامینە تێپەڕی، بەڵام بۆ یەکەم جار ئاهەنگی لەدایکبوونی بۆ سازکرا. ئەوەش یەکەم ئاهەنگی لەو جۆرەیە کە بۆ ژنێکی تەمەن 100 ساڵە لە هەرێمی کوردستان دەکرێت. ئەوانەی لێرە کۆبوونەتەوە سەرجەمیان نەوەی ئامینەن، ئەویش خۆشحاڵ بوو بەو ئاهەنگەی کە بۆی ڕێکخرا بوو. ژن بەردین و بەمادران هێوارە کاتم دەستیان گرتم بووچیان بردوو، ئەمە حەوت کوستارە پێ کۆمێردمان کرد، حەوت پێ کۆمێردمان کرد، هەندێک لۆ قەراز گرۆی و هەندێک مەلاقەرەما و هەندێک لۆ مازی سوو بە پێ دەستیان گرت و بووچیان کرد لە گوندی بووین یەک دوور نەبووین مارەکرا بوون دوو ماک نەدەوێرم پێشماریاندام چونکەیان گۆ لۆ ناچیدەم گۆگەڕان کێشام. ئەو ئافرەتە لە ساڵی 1916 لە گوندی مەلاقەرەی سەر بە قەزای مەغمور لەدایک بووە. ساڵی 1940 هاوسەرگیری کردووە و 4 کوڕ و 2 کچی بووە. ئێستا 91 هەیە. 27 ساڵ پێش ئێستاش هاوسەرەکەی کۆچی دوایی کردووە. ڕەوشت و تەبیعەتشی لەخوای بە زیادوی هەر وەکو پێشان وایە هیچ گۆڕانکاری بەسەر ناتێ بڕۆکەک فەرقی کردیار کە تەمەنەکەی گەویشتە 100 ساڵی بەرەم زۆر باشە الحەمدولایە تا ئیش و کارەکانی خۆی توانی بکاتن لۆ حاجاتی خۆی دەست لێ شوشتن و نوێشکردن و ئەوانەی هەموو بەخۆیت و لەسەر قاچ خۆی وەستا و ئیشکارەکانی خۆی دەکاتن. ئامینە لەگەڵ ئەوەی 100 ساڵ لە تەمەنی بەڕێ کردووە، بەڵام وەک کەسوکارەکەی باسی دەکەن بەشێکی زۆری ئەو ڕووداوانەی لەبیرە کە بە درێژایی تەمەنی ڕوویان داوە. ڕائیوی بێ هەموو ڕۆژێ هەمومان لەکنی بین ئەوە یعنی حەزی خۆیتی حەسەب زروفی ژیان هەموو هەر پێت ناکرێ هەموو ڕۆژە لەوێ بێ هەر جارێکی شخصی خۆم ئەمن دەچم دەست بە گریان دەکە دەرێ لە فلان ڕۆژێ و چاوەڕێتما ماشەڵڵا ئەوەشی لەبیرێ و لەکەینەوە چوویمە سەردانی کردیا یعنی مدەتەکەی لەبیرە لەگەل منداڵانیش ماشەڵڵا یعنی دائیمەن شیرینی پێ ئەوی دەستە ماریان مندار نییە بەبێ شیرینی یعنی بڕوا. ئەو ئافرەتە بەتەمەنە کە لە 2 سەدەی جیاوازدا ژیاوە حکومڕانی بەشێکی زۆر لە سەرکردەکانی عێراقی لەیادا وە خۆشی دەڵێت ناخۆشترین ساڵ بۆ ئەو ساڵی هاتنی کولە بووە کە بەو هۆیەوە گرانی دروست بووە. ئومێد سۆمانی NRT هەولێر.